ئێستا وەرزی گرێبەستکردنی یانەکانە لەگەڵ یاریزانانە. یانەکان هەرێکەوە بە شێوازێک گرێبەستەکان ڕاگەن. ینی وەرزشی نەورۆز شێوازێکی نوێی بەکارهێناوە و شێوازێکی سەرنجڕاکێشی بەکارهێناوە کە چەندین سەرچاوەی پەیج و ڕاگەیاندنەکانی عێراق بەلایەنەوە کارێکی جوانە و باسیەکەن کە ئەم شێوازە شێوازێکی پێشکەوتووە. ئەمە دیاریاخیە کە گرێبەستەکەی نوێ کردوتەوە لەگەڵ یانەی وەرزشی نەورۆز و شیروان کوردستانێکی یاریزانەکانی دیکەیە. یانەکان بەردەوام لە نوێکردنەوەی گرێبەستە یاخود هێنانی یاریزانی نوێ بۆ خولەکانی عێراق و خولەکانی کوردستان. ئەمە شوانەیەکێکە لە یاریزانەکانی دیکە کە لەگەڵ یانەی نەورۆزە گرێبەستی کردووە. یانەی سیروانی نوێش چوار گرێبەستی بەیەکەوە ڕاگەیاندووە: کارزان باپیر و ڕۆکان فەرحان و لەشکر شەریف و پەیام ئەحمەد، کە ئەمە نوێکردنەوەی گرێبەستەکان بۆ یانەی سیروانی نوێ لە خولی کوردستان و ئەگەر خولی عێراقیش بەشداریکە. بابەتێکی دیکار لەسەر نوێکردنەوەی گرێبەست ئەمە زۆر سەرنجڕاکێشە. یعنی برایەتی شاری هەولێر حەوت یاریزان کە گرێبەستی لەگەڵدا ئیمزا کردوون هەر حەوتیان ناوی محەممەدە. ئەمە کێشەیەک بۆ ڕاهێنەر لە کاتی یارەکەیە دروستەکەوەکو خۆیان باسیەکەن کە یانی برایەتی ئەڵێ حەوت محەممەد لەم وەرزە لە ڕیزەکانی یانی وەرزشی برایەتی یاری دەکەن: محەممەد فاتح، محەممەد حەمید، محەممەد سەرباز، محەممەد مەغدید، محەممەد مەسعود، محەممەد مستەفا، محەممەد سامان. ئەو حەوت یاریزانن ئەو حەوت محەممەدن کە لە ڕیزەکانی یانەی برایەتیە لەم وەرزە یاری دەکەن. ئیتر ئەگەر محەممەدی کەش بێتە ناو تیمەکانیانەوە یانی برایەتی بە تیمی محەممەدەکان ئەناسرێن.